بە هیوای کاتەکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 27. لاپەڕە 27 ئەو کتێبە دەربارەی زانیاریەکانت ساغ بکەوە. بەراوردکردنی ژمارە سروشتیەکان، ژمارەکان بەراورد بکە هێمای گەورەترە لە یان بچووکترە لە یان یەکسانە بە لە شوێنی دابنێ. پرسیاری ژمارە 1 143 و 140 تەماشای یەکەم ژمارە بکە. ئەگەر گەورەتر بوو ئەو هێمایە دانێ، ئەگەر بچووکتر بوو ئەو هێمایە دانێ. 143 گەورەترە لە 140. پرسیاری 2 808 و 880 بێگومان لە بەراوردکردن خوێندکاری ژیر دەبی لە دەستی چەپ دەست پێ بکەی، ئەو هەشتەی بەراوردکەی لەگەر ئەو هەشتەی یەکسانە، ئەوجا هەشت بەراوردکەی لەگەڵ سفر، هەشت گەورەترە، یەکسەر دەبی بزانی ئەو ژمارە گەورەترە. بەڵام ئەگەر ژمارەکان لەژێر یەک بنووسی ئەوە باشتریش، 808 دوای 880 هەر ئاوا لەژێر یەک بنووسی بەراوردکەی هەمیشە لە دەستی چەپ بەمەرجێک ژمارەکانت هەمان ڕەنووسیان ژمارە ڕەنووسی هەبیواتە 808 سێ ڕەنووس، 880 سێ ڕەنووس دەتوانین ئاوا بەراوردکەین. ئەگەر نەزانی کامە گەورەیە، 8 لەگەڵ 8 لە دەستی چەپ، دوایە سفر لەگەڵ 8 گەورەترە یان سفر بچووکترە، یەکسەر دەزانی ئەو ژمارە بچووکترە. کەوابوو 808 بچووکترە. دەینە لای 716 و 716 وەک یەکە یەکسانە. ئەوجا لێرە دەبی زۆر سەرنج بدەی خوێندکاری ژیر. با بچین تەماشاکەین لەبەر چ تەماشاکە ژمارەی یەکەم بەراوردیکە لەگەڵ ژمارەی دووەم. دەبینی ژمارەی دووەم ژمارەی ڕەنووسەکانی زۆرترە. ژمارەی یەکەم 4 ڕەنووسە، ژمارەی دووەم 5، پێی ناوێ ڕەنووس بە ڕەنووس بەراوردکەین، یەکسەر دەزانین ئەو ژمارە گچکەترە. کەوابی هێمای گچکەترە، بچووکترە. تەواو بووین لەو ڕاهێنانە. دەینە لای نزیککردنەوەی ژمارە دەیەکان. ژمارە دەیەکان کامە ژمارە دەیە لێرە؟ کامە ژمارە دەیە؟ نزیک بکەوە بۆ نزیکترین ژمارەی سروشتی. ژمارەی سروشتی واتە ژمارەکە فاریزەی لەگەڵ نییە، کەرت نییە، ژمارەیەکی تەواوە. سێ ژمارەی تەواو 3 و 64 دەکاتە چەند؟ کە دەڵێ نزیکترین ژمارەی سروشتی واتە دەبی ئەو فاریزەی لابەی، فاریزەمان پێناوێ هەموو ئەوانە لابەی، کەواتە ژمارەکە نزیکی دەکەینەوە بۆ نزیکترین 3. بەڵام دەبی تەماشای ئەو ڕەنووسەی بکەی کە زۆر نزیکی ژمارە ڕەنووسی 3ە کە ئەو 6ەیە.
چونکە 6 ڕەنووسەکی گەورەیە لە 5 یان لە 5 گەورەتر دەبی ئەو ژمارەیە ئەو ڕەنووسە کۆ بکرێتەوە لەگەڵ یەک هەمیشە ببی بە 4. ئەو 6 بڕیار دەدا ئەو 3 چی لێبێ وەکو خۆی دانێ یان ببیتە 4 چونکە 6 ڕەنووسەکی گەورەیە 3 لەگەڵ یەک کۆ دەکرێتەوە. لێرە یەکسانە بە نزیکەی ئەو یەکە دەنووسرێ ئەو 49 فڕێ دەدرێ لەبەرەوەی ئەو 4 ڕەنووسەکی لە 5 بچووکترە هیچ کۆ ناکرێتەوە لەگەڵ ئەو یەکە هەروەکو خۆی دەنووسرێت کەواتە یەکسانە بە نزیکترین یەک. لێرە یەکسانە بە نزیکەی یەکەم جار 18 دەنووسم ئەو جا با بە باشی بنووسم 18 ئەو جا تەماشای ئەو هەفتەی دەکەم چونکە 7 ڕەنووسەکی گەورەیە یەک کۆ دەکەمەوە لەگەڵ 18 واتە 18 دەبیتە 19 نزیک بە 19 یەکسانە بە نزیکەی 19. تەواو بووین. ئێستا نزیک بکەوە بۆ نزیکترین بەشی دەی. کامە بەشی دەیە لێرە؟ ئەو 6 بەشی دەیە. یەکەم ڕەنووس پاش فاریزە بەشی دەیە واتە هەرچ پاشی ئەو 6 هات لای بە بیکە 0 یان هەر لای بە. کارمان بەسەر 69 نییە، کارمان بەسەر فاریزەکەی نییە، دەبی بیان نووسینەوە. نزیکەی 69 وەکو خۆی دەنووسمەوە، فاریزەکە وەکو خۆی دەنووسمەوە، 6ەکەش دەنووسم. تەمەشا دەکەم ئەو چارەی ئێرە ئەگەر لە 5 بچووکتر بوو هیچ ناکەم، هەر دەی سڕمەوە و لای دەبم. ئەگەر گەورەتر بوو ئەو 6 دەبی بە 7. لێرە نەبوو بە 7 چونکە 4 ڕەنووسەکی بچووکە. پرسیاری 10 دیسان نزیکی کەمەوە بۆ نزیکترین 10. 26 وەکو خۆی دەنووسمەوە، فاریزەکەش دەنووسمەوە. ئێستا ئەو 3ش دەنووسم. ئەوە نزیکترین 10 چم فڕەدا 7ەکەم فڕێدا، بەڵام چونکە 7 ڕەنووسەکی گەورەیە ئەو 3 دەبی ببی بە 4 کەواتە یەکسانە بە نزیکەی 26 و 4. پرسیاری 11 52 دەنووسم وەکو خۆی، فاریزەکەش وەکو خۆی. ئەو 4ەی ئێستا دەنووسم، بەڵام ئەو 8 تەنیشتی چونکە ڕەنووسەکی گەورەیە ئەو 4 دەبی ببی بە 5 واتە یەکسانە بە نزیکەی 52 و 5. پرسیاری 12 26 وەکو خۆی دەنووسمەوە، 26 فاریزە 3ەکەش دەنووسم، بەڵام چونکە ئەو 9 گەورەیە ئەو 3 دەبی بە 4 بە نزیکەی یەکسانە بە نزیکەی 26 و 4. تەواو بووین. کردارەکان لەسەر ژمارە سروشتیەکان. ئێستا کۆ بکەوە و لێ دەربکە. لێرە 2-3 ڕێگا هەیە. ئەمن ئاسانکاری لۆ خۆم دەکەم لەبەر هەندێ لێرە دەینم
کەوانە دادەنێم لێرە هەتا ئاسان بی. یەکەم جار ئەژمێرکردنی ناو کەوانەکەی دروست دەکەم، دوایێ ئەژمێرکردنی، واتە 34ەکەی هەر وەکو خۆی دەنووسمەوە، کەمەکەش دەنووسمەوە، 17 لێ بڕوا یەکسانە بە 10، ئەوجە لە هەنگاوی پاش ئێستا 34 دەی لێ بڕوا، ئەویش زۆر ئاسانە، یەکسانە بە 24. ئاسانکاریم لۆ خۆم کرد. ئەگەر نادەبوایە 34 کەم 17 بکەم و سەر ئەنجامەکەی کەم 7 بکەم، زەحمەت دەبوو. لێرەش هەر ئاسانکاری دەکەم، ئەو دوو ژمارە یەکەم جار بەیەکەوە یەکتر بەستن، هەفتەکەی وەکو خۆی دەینمە خوارێ جارێ کۆوە 28 و 12 8 و 2 10 22 30 کەواتە دەکاتە 40. ئەوجا 7 کۆ 40 بێگومان دەکاتە 47، یەکسانە بە 47. ئەوە ئاسان بوو. 15 لێرەش ئاسانکاری دەکەم، هەرچەندە نەنووسرایە بە هزری، بەڵام هەر بۆەوەی ئاسان بی بە هزری کۆ دەکەمەوە، دەمەوێ ئەو 19 بکەمە 20، لەبەر هەندێ دەنووسم 20. ئەو 63ش ناچارم بکەمە 64، چونکە یەک ژمارەم زیاد کرد لێرە، دەبی یەک زیاد کەم لێرە. ئێستا زۆر ئاسانە، 64 20 لێ بڕوە 4 0 لێ بڕوە 4 6 2 لێ بڕوە 4 44. ئێستا دێمە لای ئەو پرسیاری 16. نازانم هەتا چەند دەتوانم ئاسانکاری بکەم، بەڵام دەتوانم 79ەکەی بکەمە 80، لەبەر هەندێ 143 کەش دەبیتە 142. بزانم ئاسانە یان نا. 80 ئێستا 2 کۆ بکەمەوە لەگەڵ 0 هەردوو یەکسانە بە هەردوو، 4 و 8ش کۆ بکەمەوە دەکاتە 12، ئەو یەکەی ئێرەش لەگەڵ ئەو یەکەی دەکاتە 2، واتە دەکاتە 222. بچم زانم گەیشتمە چێندەر. لێک بدە، لێکدان واتە جارانکردن. لێرەش دەتوانین ئاسانکاری بکەین، یەکەم جار 4 جاری 3 بکەم دەکاتە 12، ئەوجا 4 جارانی 60 بکەم دەکاتە 240، ئەوجا کۆیان بکەمەوە دەکاتە ببورن 240، ئەوجا کۆیان دەکەمەوە دەبیتە 252. ئەگەر نا دەتوانین ئاوا لێکدان بکەین. 3 جاران 4 12، 4 جاران 6 24 لەگەڵ 1 25. وابزانم هەر یەک شتە، هەردووچی. پرسیاری 18. ئەو پرسیارە دەبی بچم لە جێیەکی دیکە بە ئاسانیشی تۆزێک 19 جاران 76. 19 جاران 76 6 جاران 9 دەکاتە 54. 4 لێرە دەنووسم، 5ش دەهێڵمەوە لێرە، 6 جاران 1 6 لەگەر 5ەکەی دەبی بە 11.
ئەو جە دێمە لای حەفتەکە 7,963 سەی لێرە دەنووسم 7,107 لەگەڵ 6 دەبیتە 133 ئێستا کۆیان دەکەمەوە 4 134 ئەو یەکەش دێتە خوارێەوە تا 1444 دێمە لای پرسیاری ژمارە 19 ئەو دوو سفرانە دێنە خوارێ 2 جاران 15 دەکا 30 واتە کردیە 3000 لێرە ئەو دوو سفرانە هەردووک دێنە خوارێ 2 جاران 4 دەکا 8 2 جاران 3 دەکاتە 6 6800 ئێستا چوینە لای دابەشکردن 9 دابەش 4 1 جاران 4 4 تۆزە کچکەیکەمەوە 9 دابەش 4 1 جاران 4 4 ئەو جا 9 4 لێ بڕوا دەکاتە 5 9 دابەش 4 2 ببورن 9 دابەش 4 2 1 نا 2 جاران 4 8 9 هەشتی لێ بڕوا 1 9 هەشتی لێ بڕوا 1 شەشەکەش دێتە خوارێ 16 دابەش 4 دەکاتە 4 4 جاران 4 دەکاتە 16 هیچ نەماوە واتە وەڵامەکە 24 دێمە لای پرسیاری ژمارە 22 12 دابەش 5 2 12 دابەش 5 2 2 جاران 5 10 12 دەی لێ بڕوا 2 ئەو هەفتە دێتە تەنیشت دووەکەی 27 دابەش 5 5 5 جاران 5 25 27 25 لێ بڕوا 2 دەمینێتەوە لێرانە دەتوانین فاریزەی دانین سفرە کلۆ دووەکەی زیادکەین 20 دابەش 5 دەکاتە 4 4 جاران 5 دەکاتە 20 واتە ئەنجامی دابەشکردنەکە 25 و 4 لە 10 یان 4 دەینە لای پرسیاری 23 لێرە دەتوانین بە ئاسانترین شێوە ئەو سفرە و ئەو سفرەی لەگەڵ یەکلا بین تەنیا بمینێتەوە 3 6 6 دابەش 2 3 دابەش 2 1 1 جاران 2 2 3 دوی لێ بڕوا 1 ئەو شەشەی دەینمە خوارێ 16 دابەش 2 8 8 جاران 2 16 8 جاران 2 16 صفر ئەو شەشە لێرە دەینمە خوارێ با ڕەنگەشکەبی 6 دابەش 2 دەکاتە 3 ئەو جە 3 جاران 2 هەر دەکا 6 واتە سەرجەمی دابەشکردنەکە 183 183 ئێستا دەچمە لای پرسیاری ژمارە 24 ئەو دابەشەکی زۆر دوور و درێژە لێرانە باسی دەکەم 4715 دابەش 37 یەکەم شت ئەو دوو ژمارەیە 47 دابەش 37 دەکەم دەکاتە 1 1 جاران 37 هەر دەکا 37 ئەو جا 47 و 37 7 هەفتی لێ بڕوا 0 4 سەی لێ بڕوا 1 دەکاتە 10 ئەو یەکەش لێرە دەینمە خوارێ
دەبیتە 101. 101 دا بەش 37 دەکاتە 2. 2 جاران 37 2 جاران 7 4 2 جاران 3 6 1 7 101 7 و 4 لێ بڕوە دەکاتە 11 4 لێ بڕوە 7 9 7 لێ بڕوە 2 ئەوجا ئەو پێنجە دەینمە خوارێ دەکاتە 275 دا بەش 37 هەفتی تێدایە 7 جاران 7 49 9 لەگە چاریش دەمینێ 7 جاران 3 21 لەگەڵ چارەکە دەبیتە 25. 275 کەم 259 15 لێ بڕوە دەکاتە 6 لێرە 6 5 لێ بڕوە دەکاتە 1 ئەوجا هیچ ژمارە نەما لەبەر هەندێک سفرەکی بە خۆم زیاد دەکەم 1 سفر بێگومان لێرەش فاریزەک دادەنێ ئەوجا 160 چەند 37 تێدایە نووسیتم 4 4 جاران 7 28 و 4 جاران 3 12 لەگەڵ 2 4 160 148 لێ بڕوە 12 دەمینێتەوە سفرەکی زیاد کەم 120 چەند 37 تێدایە هێشتان شیتەڵم نەکردیە لێ دەگەڕێم لێرە چونکە نەنووسرایە هەتا چەند ئەمن هەر بەردەوام بم هەز دەکەم بەسە هەتا ئێرانە 127 و 4 لە 10 بگەڕێمەوە ئێستا گەیشتینە نواندنی ژمارە دەیەکان ئەو ژمارە دەیە بنووسە کە نمونونەکە دەنوێنێ ئەمن زۆر شارەزاییم نییە لە ئاوا ڕەسمکردنی چوارگۆشە و بۆ نواندنی ژمارە دەیەکان بەڵام ئەوەی دەیزانم بەڕای من ئەوەیە کە لێرە 100 چوارگۆشە هەیە لە هەر وێنەیەک دە ئاوا بە ستونی دەش ئاوا بە ئاسۆیی لەبەر هەندێک دە جاران دە دەکا 100 هەیە دوایێ ئەو لایەنەی کە ڕەنگ کراینە لێرە دە لێرەش داواتە دەکاتە 20 لەبەر هەندێک ژمارەکە ڕەنگە ئاوا بنووسین 20 لە 100 20 لە 100 کو دەنووسرێ ئاوا دەنووسرێ سفر ژمارەی تەواو 20 تەواو بووین ڕاهێنانی 26 لێرە 10 هەیە لێرەش 8 هەیە کۆیان بکەینەوە دەکاتە 18 واتە دەنووسین 0 18 لە 100 18 بەش لە 100 بەش لێرە نازانم لەبەر چ ئاوا هەریەکە لە لایەکی نووسرایە بەڵام ئەمن دەیان ژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 واتە 9 لە 100 واتە 0 دیسان 0 ئەوجا 9 لێرە ئەوە 10 ئەوە 20 ئەوە 30 31 32 33 34 34 لە 100 من ئەوها دەینووسم 34 لە 100 دێمە لای لێکدانی ژمارە دەیەکان لە 10 یان 100 یان 1000 ئەوە هەر زۆر ئاسانە لە کاتی لێکدان یەک لەگەڵ 10 بۆ وێنە ئەو فاریزەیە
بە یەک هەنگاو دەچیتە لای دەستی ڕاستت، چونکە 1-0 هەیە. واتە فاریزەکە لێرە نامینێ دەچیتە لێرە دادەنیشی با ژمارەکەی بنووسم چی لێدێ ئەو ژمارەیە یەکسان دەبی بە 4 فاریزە ببورن 43. دەتوانی فاریزەکە لێرە دانەی لێرە 0 دەتوانیش دانەنەی، بەڵام دانەی هەتا ڕوونکەیەوە بزانی فاریزەکە چووە چێندەر بە یەک خانە بە یەک هەنگاو جێی خۆی گواستەوە. واتە لێرە نەما چووە ئێرە، واتە بووە 43 4 و 3 ئەوە لێرەش 0 کە لێکدان دەکەین لەگەڵ 1000 چونکە 1003 0 1 2 3 لەبەر هەندێ بە 3 هەنگاو ئەو فاریزەیە جێی خۆی دەگوازیتەوە، بەڵام پێش ئەوەی جێیەکەی بگوازمەوە لێرە بەس 2 هەنگاوم هەیە، سفرەکیش دادەنێم هەتا ئیشەکەم ئاسان بی. لەبەر هەندێ ژمارەکە ئەو فاریزەیە چی لێدێ لێرە لا دەکەوی دێ لە پشت ئەو سفرەی دادەنیشی، واتە ژمارەکە دەبیتە 9 6 1 0. ئەو جە فاریزەکە لێرەیە، ئەگەر بمانەوێ دەینووسین، ئەگەریش نا هیچ. لێرە هەمان شت، لێرە زۆر ئاسانە، فاریزە نییە، واتە 84ەکەی دەنووسی، ئەو 2 سفرەی لێرەیە لە تەنیشتی دادەنەی، ژمارەکە دەبیتە 8400. ئەمن وابزانم ئەوەش مایە ئەو ڕاهێنانە. لێرە دیسان 1 سفرم هەیە، واتە فاریزەکە بە یەک هەنگاو بە یەک خانە دەچیتە لای دەستی ڕاستم، واتە فاریزەکە لێرە نامینێ دێ لێرە دادەنیشی، ژمارەکە دەبیتە 4 0 8 0 فاریزە 8. ئەگەر تەمەشاکەم وابزانم هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە، دێمە کۆتایی ئەو وانەیەش. خوێندکاری ژیر، هیوادارم بەخۆشت ئەو ڕاهێنانە هەر بە خۆت بکەی پێش ئەوەی تەماشای شیکارەکانی من بکەی، ئەو جە دوایە بەراوردی کەی لەگەڵ وەڵامەکانی خۆت. هەتا وانەی داهاتوو لاپەڕەیەکی نوێ هەر بژی.